دەستی ئاوەدانی دەستگای ڕوانگە گەیشتە ئەو شارەی کە بۆ ماوەیەکی زۆر داعش و پاشماوەکانی هەناسەی ئاوەدانی لێبڕی بوو. ئەمە پرۆژەی 5,000 داری ڕوانگەیە لە مووسڵ بە ئامانجی دووبارە گەڕاندنەوەی ژیان بۆ دارستانەکانی مووسڵ و بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەشوهەوا و هاندانی چاکبوونەوەی ئابووری نێوخۆ بە دابینکردنی هەلی کاری کورتخایەن. ڕوانگە لە ناوەڕاستی ساڵی 2013 دامەزراوە و کار لەسەر 4 سێکتەر دەکات، ئەوانیش پەروەردە و لاوان، ژینگە و هەروەها کەسانی لێقەوماوە. ڕوانگە دەستگایەکی ناحکومی قازانجنەویستە. لە 9 ساڵی کارکردنیدا قورسایی سەرەکی خستووەتە سەر پەروەردە و لاوان و گرنگی پێدان بەو سەکۆیانەی کە گەنجان دەتوانن بەهرە و توانای شارەوەی خۆیان تێیدا بدۆزنەوە. فۆکەسێکی سەرەکی دامەزرێنەر و سەرۆکی دەستگاکە کاک ئیدریس نێچیروان ئیدریسە ئەندامانی بۆرد ستافەکە بە فۆکەسێکی زۆر لەسەر ئەوەی چۆن گەنجێکی وا بەرهەم بهێنرێتن، هۆشیار بیت، خاوەن توانا بیت، بەشدار بیت، پۆزتیڤ بیتن، بنیات نەربیتن. دەستگای ڕوانگە لە ساڵی 2013 لەلایەن ئیدریس نێچیروان ئیدریس دامەزراوە. ئامانج لەی دابینکردنی دەرفەتی خوێندن و پەروەردەیە بۆ منداڵانی هەرێمی کوردستان. دوایی دامەزراندنی پرۆژە و دەستپێشخەریەکانی فراوانتر بوون بە جۆرێک کە ئێستا گەشەپێدانی ئابووری، تواناسازی لاوان، پاراستنی ژینگە و کاری خێرخوازی لە خۆ دەگرێت. لە دیاترین پرۆژەکانی دەستگای ڕوانگە خەڵاتەکانی ڕوانگە پێشبڕکەی بیرکاری و دەستپێشخەری لاوانی خۆبەخشە کە ساڵانە ئەنجام دەدرێن. ستافی ڕوانگە تەنیا لە 93 کارمەند پێک دێت، بەڵام لەبەر ئەوەی بۆ بەدەستهێنانی ئەزموون بەردەوام هانی گەنجان دەدات بەشداری کاری خۆبەخشانە بن، ئێستا نزیکەی 3,000 گەنج خۆبەخشانە کار لەگەڵ ڕوانگە دەکەن. 10,000 لە دەرەی هەولێر بێ 50. فەرهەنگ ڕێکخەری پێشانگایەکی گەورەی تەکنەلۆجیە بە ناوی هایتێکس کە دەستگای ڕوانگە لەگەڵیان هاوبەشە. پێی وایە ڕوانگە یارمەتیدەرێکی سەرەکی بووە بۆ ئەو دەیان گەنجی دیکە. 2020 لە وەقتی کۆڤید کەچینە ناو قەیرانێکی کە نەمان دەتوانی هەموو کارمەندەکانمان بهێڵینەوە. ئەوان پرۆژەیەکیان هەبوو بزەبت ناوی پرۆژەکان بەبیر نییە، فەندی شەریکاتی بچووکیان کرد، کۆمپانیای بچووک، و توانیمان لە ماوەی 8 مانگ 5 لە بۆ 7 کارمەندمان لەسەر ئەو فەندە بمینەوە لەگەڵمان و دواییش ئیشی دیکەمان وەرگرت و دەربازمان بوو لە قەیران. کارەکانی دەستگای ڕوانگە لە ساڵی 2013 تا مانگی یەکی ئەمساڵ بەم شێوەیە بووە. 267 پرۆژە لەلایەن ڕوانگەوە جێبەجێ کراوە و 3,341,812 کەس لە پرۆژەکان سوودمەند بوونە. سوودمەندبووان بە پێی ڕەگەس 154یان نێربوونە و 146یان مێبوونە. ئەگەر وردبینەوە لەسەر سوودمەندبووان بە پێی تەمەن بەم شێوەیە بووە. 117یان تەمەنیان کەمتر لە 14 ساڵ بووە و 166یان تەمەنیان لە نێوان 15 بۆ 35 ساڵ بووە و 117 دیکەیان تەمەنیان لە سەرووی 36 ساڵەوە بووە. پێم سەربەس ڕوودا و هەولێر